خۆشەویستەکانم، ئەبوو موسای ئەشعەری خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ گوێم لە پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم فەرمووی من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة. بچەند لەفز هاتووە ڕیوایەتەکانیش هەمووی صحیحن. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێ زەمانەتی نێوانی هەردوو ڕیشین بۆ بکە یان هەردوو لێوین بۆ بکە کە زمانە کە دەمێتی و زەمانەتی نێوانی هەردوو پێیم بۆ بکە کە عەورەتێتی، من زەمانەتی بەهەشتی بۆ وەکەم. حەزەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە کەفالەتی بەهەشتت بۆ بکە، هەوڵدە زوانت بپارێزە، هەوڵدە زوانت بپارێزە. سەحابەیەک بە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا، معاذی کوڕی جەبەل، ئەی پێغەمبەری خوا بۆ ئێمە لەسەر زمانیش محاسەبە ئەکرێین؟ فەرمووی لەباری دایکت بچوایە ئەی معاذ، زۆربەی ئەوانەی کە ئەخرێنە ناو ئاگری جەهەنەمەوە لە سەرسەریان بەهۆی درەوی بەرهەمی زمانیانەوەیە، یعنی زمانیان بەرهەمی زمانە کە خەڵقی خاتە جەهەنەمەوە، خوا پەنامان بدە. جا ئەگەر ئینسانی موسڵمان ئاگای لە زمانی بێ و ئاگای لە عەورەتی بێ، زمانی نەیباتە ملحەرامە، عەورەتیشی نەیباتە ملحەرامە، ئینشاء الله پێغەمبەر صلی الله عليه وسلم زەمانەتی بەهەشتی بۆ کردووە. داواکارم خوای پەروەردگار بەهەشت بە نەسیبی هەموومان بکە.